سلااوتان لێبێ ئەم کاتتان باش قوتابیان خوێنکارانی عزیز من سروود خورشید لە کەناڵی ئاسووی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە بابەتەکانی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین. کەمترین کۆنمرەی وەرگیراو بۆ ساڵی خوێندنی 2022-2023 بە زانکۆڵین پارالێل ئێواران پارێزگا و گشتی چەند بووە. ئێوەی خۆشەویستیش لەگەڵمانابن تاوەکو لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆی هەڵەبجە لەگەڵتان نابین و کۆلێژێکی نوێ بۆ ئەوی خۆشەویست باز بکەین کە ئەویش بریتیە لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت. بابزانین کۆلێژی پەروەردەی بنەڕەت چەند بەشی هەیە و کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی لەو بەشانە چەندن. بۆ وەرگرتنی ئەم زانیاریانەش تا کۆتایی ڤیدیۆ بابەیەکەوە بینەربین تاوەکو داتا و زانیاریەکان وەربگرین. یەکەم بەشمان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت بریتیە لە بەشی زمانی ئینگلیزی کە لە خەکانی زانستی وێژەی وەرەگرێت. زانکۆڵینی پارێزگا 72.3 و گشتێکەی 78.3. پارالێلی پارێزگا 63.928 و گشتێکەی 66.015. ئێوارانی پارێزگا 59 و گشتێکەی 66.317. بەشی زانستە کۆمەڵایەتیەکان کە تەنها لە قیوێژەی وەرەگرێت 64.639 زانکۆڵینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی. ئێواران پارالێلی پارێزگا 63.1 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. بەشی زمانی عەرەبی کە کۆتا بەشمانە لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی هەڵەبجە لە قەکای زانستی وێژەیە. زانکۆڵینی پارێزگا 61.4 و گشتێکەی 7. پارالێلی پارێزگا 57.921 و گشتێکەی 72.712. ئێوارانی پارێزگا 57.2 و گشتێکەی 67.2. قوتابیان خوێنکارانی ئازیز ئەوەی باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوو لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی هەڵەبجە کە کەمترین کۆنمرەکانمان بۆ ئەو خۆشەویست باس کرد بە هیوای ئەوەی ببێتە جێگەی سوود و قازانج و ئێوەش بتوانن سوودی لێ وەربگرن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین وەکو بناغە و بەرچاوڕوونیەک بۆ ئەو بەشانەی کە خۆتان پێتان خۆشە و کۆنمرەکانتان لێوەی نزیکە بتوان هەڵبژاردنێکی ورد بکەن. بە هیوای سەرکەوتنتان ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیان شتان ئاگادار بکەنەوە با سوود ببینن لە کەناڵەکەمان.